افشار بر بکیوه دماهیا و چیه جنافچونا رژیمه آیا اگری بر فرهبونا بازنه شر ایران دچکت بتایبتی اگر هات ولاتین اوروپی هاتنا ناوا وی شری راستاخ رول ولاتین کنداوه هند زانن حتی نوک ایران هرشینه ولاتان کریه دگل بردام یاوان هرشین ایرانی بسر ولاتان دچبیت هاری استیبانیان شورمند واره وزیو و دامزرینر سنتر عراقی لواشنطن جدوبی میوانه منه هجای هاری یک جوان جهن کو بردامی جالیه ایران دهتا ارمانج کرن دوبیه دو کلو دومانا وی شار جوان بلندی عسمان دبیتن چند روجه پرسیارا سرکی اوه آیا ولاتین کنداوه و عربی ام بیجن امارات یک جوان دبردامیا هرشین ایران بو سروان آیا دهوسا بدنگ بمینن یا جیده بکفن ناوا بازن شر زۆر سپاس بۆ بانگێشکردنم تا ئێستا وڵاتانی کەنداو تاوی وڵاتانی کەنداو دانیان بە خۆداگرتووە واتە وەڵامی هیچ هێرشێکی ئێرانیان نەداوەتەوە بۆ سەر وڵاتەکان لە کەنداو ئەمڕۆ ئیمارات یەکێکە لەو وڵاتانە کە تا زۆرترین ڕاددەدانی بە خۆداگرتووە هێرش ناکاتەوە سەر ئێران و وەڵامی هێرشە موشکیەکانی ئێران ناداتەوە بینیومانە چەند تا ڕادەیەک گۆڕانکاری کراوە ئەمڕۆ بە تایبەتی لە ڕووی ژمارەی ئەو موشەکانی کە موشک و درۆنانەی ئاراستەی وڵاتانی کەنداو کراون بە تایبەتی لە هەریەکە لە شاری دوبەی و ئەبودەبی لە ئیمارات بۆ نمونە لە هێرشەکەی سەر بەندەری ئیمارات کەم کراوەتەوە هێژەیە هاری بۆچی ئیران ناوەندێن ئەنەرژیە لەوان وڵاتێن کەنداوی ژیت کەتە ئارمانج ژبلی هێژەتەوان بە ئارمانجکردنە بنگەه و بارەگەهێن هێزێن ئەمریکا تا ئێستا بینیومانە هێرشەکانی ئێران چۆن بووە هێرشەکانی بۆ سەر بەژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا چۆن بووە بە تایبەتی بۆ سەر دامەزراوەکانی وزا بەم دواییانە بینیمان هەوڵی داوە ئابلۆقە بخاتە سەر گەروی هورموز بەڵام بە بیرۆڕای من ئێرانیەکان دەیانەوێت زۆرترین زیان بە دامەزراوەکانی ئەمریکا لە وڵاتانی کەنداو بگەینن ئەمە یەکەم تێگەیشتنمانە بە تایبەتی دامەزراوەکانی نەوت و وزە بۆ ئابووری وڵاتانی کەنداو زۆر گرنگن هەروەک هەمومان دەزانین ئەم بهێنە سەر گەڕۆی هۆرمزک و گرتناوێ حتا چەندێ دێ کاریگەری لەسەر ئیرانێ بخۆ هەبیتن و حتا کەنگی دێ بۆ ئیرانێ چیتە سەری و گرتناوی گەڕۆی دەدەستیدا بیتن و وڵاتێن هەنێ بۆ نمونە ئەڤێن و دوێ گەڕوێدا نەفتا خوت هەنێرن یەک جوانە عێراقە وڵاتێن کەنداوێنە ئەمریکا و ئیسرائیل حتا چەندێ دێهوسا دەستڕاوەستیای ببینن ئایا حتا چەندێ دێ بۆ ئیرانێ چیتە سەری دروست گەروەکە لە ڕووی تەکنیکیەوە بە تەواوی دانەخراوە بەڵام لە ڕووی هاتچۆی بازرگانی و ئاڵۆقی خراوەتە سەر پەیامی ئاڵۆزمان پێدەگات ئەمڕۆ بەیانی بینیمان ئێران گوتی ئەو گەروە بە تەواوی دادەخەن لە کاتێکدا بە گوێرەی پەیامی دیکە بینیمان کە گەروەکە بەکراوەتی ماوەتەوە بەڵام لەو بڕوایدەم ئەو دۆخە زیاتر دەخایەنێت لەوانەیە چەند ڕۆژێکی تریش بخایەنێت لەوانەیە فشارێکی زۆر بخرێتە سەر ئێران بە تایبەتی لەلایەن بەڵام ئیران دەبێژیتن هەر گەشتیەکە نەفتهەرگیرا دەبێت کە ڕێدا بچیتن ئارمان جامەیە کەواتە بتەواتی داخرانەبیت جموجۆڵ نینە حرەکە نینە مەسەلەن ئاخیر جار ئەڤە حکوومەتە عێراقیەژی دەسەڵاتێت دەتە وەزارەتە نافتەیەک و تەعاملێ
دگەل وێ نافتێ بکەتن یاکو دەستێ وان دابای نەشێت دەوێت تەنگە ئاوێدا دەرباس بیت. چەندی وڵاتی دیکەی کەندا و ئێستا تووشی هەمان دۆخی عێراق بوونەتەوە، قەتار، کوێیت و تا ڕادەیەکیش شانشینی سعودیە کە غازی سروشتی شل و نەوت کە بەو ناوچەیەدا هەناردە دەکرێت مەترسی لەسرە. ئەو وڵاتان ئەو کۆمپانیانەی کە کەشتی نەوت هەڵگریان هەیە و کۆمپانیای بیمەکان کە لەوێ کار دەکەن مەترسیان لەسرە و بەرژەوەندی ئابوووریان نەماوە مەترسیش لەسەر بەرژەوەندی ئەو وڵاتانە دروست بووە کە نەوت و غاز لەو وڵاتانە هاوردە دەکەن. سەبارەت بە عێراق باڵین عێراق دەستی کردووە بە ڕاگررتنی بەرهەمێنانی نەوت بە تایبەت لە کێڵگە نەوتیەکانی باشوور کە لەلایەن بریتیش پیترۆلیۆمەوە کاری تێدا دەکرێت. ئەمە شتێکی پێشبینی کراو بوو پێویستە بەرهەمهێنان کەم بکرێتەوە گەیندرێتە نزمترین ئاست لەو ساتەوەختە ئێستا. باشە هێژەیە هاریکێن بوون کەواتە گران بوون دگەل بەردەوام یاوی شەڕی هین چاوەڕێتکەن بەرمیلا نەفتێ خۆب گەهێنیتە چەندێ؟ ئەمڕۆ بینیمان نرخی نەوت گەیشتووەتە نزیکەی $82 بۆ $84 بۆ هەر بەرمیل نەوتێک. ئەمەش پێشبینی کراوە تا ماوەیەک بەو شێوەیە دەبێت تا زیاتر ئاشکرا دەبێت لایندا چی ڕوودەدات. بە بڕوای من ئێمە لە هەمان ئەو دۆخەداین کە ساڵی ڕابردوو پەیدا تێبڕین کاتێکی ئەمەن گەروی بابلمەندەبی داخست و هێرشی دەکردە سەر و ناوچەیە وڵاتانێکی زیاتر هاتن بەشداریان کرد لە پاراستنی کەشتیە نەوت هەڵگرەکان و یاوەریان بوون تا گەیشتنە شوێنێکی سەلامەت لەو ڕوایدام چەند ڕۆژی ئایندا زیاتر بە دیار دەکەوێت چۆن دەبێت بە تایبەتی وڵاتانی وەک چین هەروەگوتم فشارێکی زۆر دەخاتە سەر چین چونکە زۆرینەی ئەو نەوتەی لە وڵاتانی کەنداوەوە هەناردە دەکرێت دەنێردرێتە وڵاتانی ڕۆژهەڵاتی چین ڕۆژهەڵاتی ئاسیا وەک چین و وەک هیندستان. هێژە هاری ئەم بەحسی عێراقی بکەین دێ چ کاریگەریە خۆ لەسەر عێراقی بدەرەجەیەک هەبیتن ڕاگرتنە vê naftê و گرانبوونە naftê هیچ ئەوژلایەکێتی بەڵام ڕاگرتنە نافتا عێراقی و هین دزانن زیدەتری سەدا هەفتێ عێراق پشتە خۆ بفروتنە naftê گرێت دەتن دێ چ تەسیر لەسەر میزانیە بڕێڤە برنە وڵات قوڵتربوونە قەیرانە دارایی ئابووری لە عێراقێکێت. کاریگەریەکی خراپی لەسەر ئابووری دەبێت ئاشکرایە دەزانین عێراق بودجەی ساڵانەی عێراق و بودجەی فیدرالی عێراق زیاتر پشت بە فرۆشتنی نەوت دەبەستێ نزیکەی لە سەدا نەوەتی پارەی بودجەکە لە فرۆشتنی نەوتەوە دێت ئەمڕۆ زانیمان عێراق ڕۆژانە 1.2 ملیۆن بەرمیل لە بەرهەمێنانی ڕۆژانە لە کێڵگەی ڕومەیلە کەم دەکاتەوە هەروە گوێبیستیەوەش بووین هەناردەی نەوت لە ڕێگەی هێڵی بۆڕی نەوتی عێراق تورکیاوە ڕادەگیرێت ئەمەش خراپە لەسەر حکوومەت بۆیە حکوومەت دەیەوێت بتوانێت درێژە بەو داخستنەی گەروی هورمز نەدرێت. باشە هێژە هەری مەسەلا دەرئەنجامێن ڤیشاری هەرژنوکەوە دیار بوون کاریگەریاوێ لەسەر تەمامێ جیهانێ وایە جناف یەکێتی ئەوروپایەدا سەروی سەدی پێنجی نرخێ نافتەی گران بووە. ئایا جیهان بەر بە چ جوورە قەیرانێکی ئەنەرژیەوەیە دگەل بەردەوامیە شەڕی؟
دنگ ناهێتن it's going to affect in 20% or 20, around 25 million بەڵێ barrels کاریگەریەکەی of زۆر oil. دەبێت چونکە لە سەتا بیستی هەناردەی نەوتی جیهان بەو ناوچەیەدا تێدەپەڕێت و هەناردە دەکرێت و نزیکەی 25 میلیۆن بەرمیل دەبێت بە تایبەتی غازی سروشتیش لەو ناوچێ بە قەبارەیەکی زۆر بەرهەم دەهێنرێت و هەناردە دەکرێت بەشێکی گەورەی بەرهەمهێنانی لە قەتەرەوەیە بەرەو ئەوروپاش دەچێت باشە ئەگەر وسایە هێژەیە هاریکی دێ جهێڤێ نافتەی گریتن یا li kendavê û rojhelata navîn van welatên Erebî bi tenge ava Hormuz da ber bi welatên Ewropî û Çînê veçît yanî şûngirê vê naftê dê nafta kîş welatî bît I think the market right now there is دیارە دەنگێ تەمام نینە لا ماس نەشێن بەردەوامیە بدەمێ دیگەل میوانێ خۆ باشە هێژۆیە هاری ئیسیبانیان شێوەرمەند دێوارێ و زەو دامەزرێنەرێ سەنتەری عێراقی لە وەشنتنێ ji bajarê Dubey zor spas